خۆشەویستان میوانانی ماڵی خوا مرۆڤی موسڵمان بە یەقینەوە بە دڵنیاییەوە گومانی لەسەر ئەوە نییە کە بێ هەمومان ماڵئاوایی لە دنیا بکەین بەڵکو هیچ ناموسڵمانێ هیچ بێبڕوایەک گومانی لە مەرگ نییە بۆیە خوای گەورە باسی مەرگمان بۆکە ئەفەرمێ ئەینەما تەکونوا یودرککم المەوت وەلەو کنتم في بروج مشيدة كل نفس ذائقة الموت همو نفسي أبي مرق بتشيجي ئیتر ئەو نەفسە مرۆڤە ئاژەڵە باڵندەیە هەرچی پەلەور و باڵندەیە ئەبێ مەرگ بچێژن هەرچی مرۆڤە مێ مەرگ بچێژێ پێغەمبەران مەرگە چێژن مەرگیان چێشتووە فەیلسوفان پزیشکان دانایان دەوڵەمەندان هەژاران گەورە بچووک هەر هەمووی ئەبێ چێژی مەرگ بکە بەڵام کاتێ بیر لەوە ئەکەیتەوە نەخۆشیێک بڵاو بێتەوە زیاتر خەڵکانێکە ترسن لە حەقیقەتدا ئەبێ ترسی مەرگ بۆ کێ بێ بۆ ئەو کەسانە بێ کە ڕوویان نەیەت ڕۆژی قیامەت سەر بەرزکنەوە لە ڕووی پەروەردگارە کاتێ زینوو ئەکرێنەوە ڕوویان نەیە سەیری کردەوەکاریانەکەن کردەوەی زۆر زۆر خراپیان هەیە شەرمەزار بن خەجاڵەت بن ترسی مەرگ حەقیقەت بۆ ئەو کەسانەیە بەڵام کەسێک کە دڵنیایە کە کردەوەی چاکی کردووە ئەزانێ هەرچی موسیبەت بێ بەسەریایە لایەن پەروەردگارەوە هەر هەمووی خێری تێدایە بۆی هەر هەمووی باشە بۆی بۆیە پێشوازی مەرگەکە غەدەن نەلقە الأحبە محەممەدەن وەصەحبە وەکو بیلال پێشوازی مەرگە کرد ئەی فەرموو سبەینێ بە پێغەمبەرە گەین بە خۆشەویستان و یاران و شوێنکەوتوان و ئازیزانمانە گەین سبەینێ بەوانە گەین بە خزمەتی ئەو پێغەمبەرانە بە خزمەتی ئەو چاکەکارانە ئەگەین ئازەکانم بۆیە ئەگەر بە خونەخۆشیەک بەو ڤایرۆسە نەمری خۆ لە ڕێگەی دیکەوە ئەمری خۆ ئەگەر وا بوایە لەبەر هەر خاتری نەخۆشیێک ئێمە زراومان بچوایە و دڵمان بتەقیایە و تەواو برترسنە ئەبوایە کەس سواری سیارە نەبوایە تۆ تەسەورەکەی ساڵانە نزیکەی 1.5 ملیۆن خەڵک بە هاتوچۆ بە ڕێگەی هاتوچۆ لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە گیان لەدەسەدا بەڵام نایشترسین و سواری سیارە شەبین باشە لەگەڵەوە بووە ترسی زیاتر بووایە ئێستا و نەخۆشیانە ئەوە بەربڵاو نەبوون بەڵام مرۆڤ ترسێ لەبەر چی وا ئازانێ کە نەخۆشیەکە هات ئەمرێ بەڵام ئەگەر نەخۆشیەکە نەهات نامرێ نانە هەمووی ئەمرێت هەمووی ئەمرێ سەیری ڕێژەی مردوون بکە لە ژیانە تۆ تەسەورەکەی چەند ملیۆن کەس بەبێ هۆ تۆشی سەکتەیەکی قەلبی ئەبن و سەکتەی قەلبی لیانەدات و ئەمرن سیر بکە ئەزەکانم 17 ملیۆن و نیو کەس بە ئەزمەی قەلبی ئەمرێت باشە تەسەورەکەی 1.5 ملیۆن بە هاتوچۆی سیارە و ئۆتۆمۆبیل ئەمرێ 9 ملیۆن کەس بە شێرپەنجە ئەمرێ باشە 1,700,000 منداڵ ساڵانە 1,700,000 منداڵ دوای لەدایکبوونیان گیان لەدەسەدەن مەرگ گەورە بچووک نازانێ مەرگ پزیشک و نەخۆش نازانێ مەرگ دەوڵەمەند و هەژار نازانێ دەسەڵاتدار و بێدەسەڵات نازانێ بێ مەرگ ڕۆژێک بێتە خزمەتە نەفس لێ بسەنێتەوە کاتە هەمومان ئەمرین بەڵام لەگەڵەوەشە موسڵمان ئەرکی سەرشانێتی خۆی بپارێزە لە نەخۆشیەکان خۆی بپارێزە لە هەموو هۆکاری دڵتەنگیەک بۆیە کەسانێک کە تووشی نەخۆشی بوون با ئەو ڤایرۆسەش نەبێ لەبەر ئەوەی خەڵک وا تێنەگات تووشی ئەو نەخۆشیە نەبووە وا باشە نەیتە مزگەوت بۆ نمونە کەسێک تووشی هەڵامەت بووە کەسێک تووشی کۆکە بووە ئەکۆکێ لەبەرەوە حەتا ئەگەر تووشی نەخۆشیەکەیش نەبووبی خەڵک نەترسێلێت لەبەرەوەی خەڵک نەترسێ هاتوچۆی مزگەوت مەکە لەم ماوەیەدا ئەمە ئەرکی سەرشانتە ئازەکانم جگاوەش چی موسڵمان جیاکاتەوە لە خەڵکانێکی دیکە یەکێ لەو خاڵە سەرنجڕاکێشانەی کە موسڵمان جیاکاتەوە ئەوەیە موسڵمان ئەبێ هەمیشە ئەوەندە خۆی پاک و تەمیز ڕابگرێ دوورترین کەس بێ لە نەخۆشی و لە ناخۆشی بۆیە داتایەکتان پێڵێم زۆر سەرنجڕاکێشە ئازەکانم موەسەی گالۆپ کە موەسەیەکی ئەمریکیە باسی توێژینەوەیەکمان بۆ کانجامیاوە لەسەر پاک و تەمیزی و پیسپۆخڵی لە وڵاتانی ئەوروپیا تەسەورەکەن پاک و تەمیزترین وڵاتی ئەوروپی کێ دەرچووە تەسەورەکی کێ دەرچوو بێ بۆسنە دەرچووە ڕێژەی 196 هێناوە باشە دووەمیان تورکایە 194 هێناوە
سێمیان کۆسۆڤۆیە 185 هێناوە هەر وڵاتی مسلمان اینجا لەو توێژینەوە شاباسەکە ئەڵێ لەبەرەوەی مسلمانان زۆر دەستنوێژەگرن دەست و دەم و چاویان نەشۆن دوای هەموو چوونە تەوالێتێک هاتنە دەرەوە دەستیان بە سابوو نەچوون اینجا باسی پیسپۆخەڵترین وڵاتی ئەوروپیەکە ئەڵێ هۆڵەندەیە باشە ئەڵێ 150یان دوای هاتنە دەرەوە لە تەوالێت دەستیان بە سابوو نەچوون دەستیان حتا باسی دەستنوێژەکە ئەڵێ هەوکارەکە ئەوەیە مسلمان وا هاندراون کە دەستنوێژ بگرن ڕەچاوی پاکوتەمیزی بگرن کاتێ نەخۆشی بڵاو بێتەوە مسلمان و نامسلمان جیا ناکاتەوە بەڵام مسلمان کاتێ گوێڕایەڵی فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەزانێ خۆی بپارێزێ ویقایە خۆی بپارێزە لە نەخۆشیەکان خۆی پاکوتەمیز ڕاگرێ بۆیە کۆمەڵگەی مسلمانان ئەبێ لە کۆمەڵگەکانی دیکە پاکتر بن دوورتر بن لە نەخۆشی و ناخۆشی خاڵێکی سەرنجڕاکێشی دیکەش هی مسلمانانەوەی ئاز دەکانم مسلمان کاتێ تووشی نەخۆشی بوو حەزەکا کەس تووشی و نەخۆشی نەبێ حەز ناکە خەڵک سەردانی بکە حەز ناکە لە ڕێگەی ئەوە خەڵک تووشی ئازار و ئەشکەنجە بێ خۆی ئەپارێزێ خۆی دوورەگرێ لە کۆمەڵگا بەڵام سێرەکەی سینیەکان باوەڕ بکە هەندێک گرتە ڤیدیۆی هەیە بڕۆ سەیری بکەن لە یوتیوبا سەیری بکەن خەڵکانێکی سینی تووشی و نەخۆشیە بوون ئەچنە هەر جێگایەک تف لەو جێگایەکەن ئەپش من بەو جێگایە هەناسە ئەدەن لەو جێگایە لەبەر چی لەبەرەوەی نەخۆشیەکە بڵاو بێتەوە هەندێک گرتە ڤیدیۆ هەیە کەسانێکی سینی ئەڵێن ئێمە چونکە توش بووین ئەبێ ئەو نەخۆشیە بڵاو بکەینەوە بە جیهانە بەڵام کەسی مسلمان کە توش بوو حەز ناکات دراوسێ نامسلمانەکەیشی توش بێ حەزەکە حەز ناکە بەی شێوازێ دراوسێ جوولەکەکەی دراوسێ کرستانەکەی دراوسێ مانگاپەرستەکەی تووشە و نەخۆشیە بێ حەز لە زەرەی خەڵک نییە بۆیە ڕەچاوی ئەو ئاینە جوانە بکەین بەڕاستی یا ڕەبی خوایە وڵاتمان بپارێزی خوایە وڵاتمان بپارێزی خوایە وڵاتمان بپارێزی خوایە وڵاتمان لە نەخۆشی و نەخۆشیەکان بپارێزی یا ڕەب العالەمین خوایە گەر ئەو نەخۆشیش ڕووی کردە وڵاتمان یا ڕەبی خوایە وام هەلە بکەیت ببینە نمونەیەکی جوان بۆ وڵاتانی دیکە یا ڕەبی خوای شفای نەخۆشیەکانمان بەی ڕەحم بە زیندوو مردەکانمان بکەی خودایە گومڕایان هیدایەت بەی خودایە گومڕایان هیدایەت بەی خودایە گومڕایان هیدایەت بەی ئامین ادعوا الله وانتم موقنون بالإجابة